بارین لێ کاتدا یادی لە دایکبوونی خۆی و شەهیدبوونی باوکیشی کردەوە. لەو ئاهەنگانەی کە بۆ یادی لە دایکبوونی منداڵان ساز دەکرێت، منداڵەکە هاوڕێیانی خۆی بانگ دەکات و لەگەڵ ئەواندا فولە مۆمی تەمەنی دەکات. بەڵام بارین جیاواز لە هاوڕێ و هاوتەمەنەکانی خۆی ساڵیادی لە دایکبوونی یاد کردەوە. لەبەر ئەوەی 23 تشرینی یەکەم تەنها ڕۆژی لە دایکبوونی نییە، بەڵکو ڕۆژی شەهیدبوونی باوکیشێتی لە جەنگی دژی داعش. لە 23 تشرینی یەکەمی ساڵی 2014 مولازم بەهرۆز لەگەڵ چەکدارانی داعش لە جەنگێکی سەختدایە. کاتژمێر حوتی سەر لە بەیانی لەو جەنگەدا شەهید دەبێت. هەمان ڕۆژیش لە کاتژمێر حوتی پاشنیوەڕۆ بارینی کچی مولازم بەهرۆز لەدایک دەبێت. بەم شێوازە کچ و باوک بە دیدار یەک ناگەن و 23 تشرینی یەکەم دەبێت بە ڕۆژی لە دایکبوونی بارین و شەهیدبوونی باوکیشی. لەم ڕۆژەشدا و بە ئامادەبوونی بەرپرسانی حکمی و کەسوکارەکەی ئاهەنگێکی جیاوازی یادی لە دایکبوون بۆ بارین ڕێکخرا. پێم وایە میرەبانیەکانی خوای گەورە زۆر لەوە گەورەترە لە ناومێدیەکانی ئێمە، بۆیە هەمیشە خوای گەورە باشیەکانی ئەوێ بۆ بەندەکانی کاتێ شتێکی لێوەرەگرێتەوە دەیە هاشتی باشتری پێدەبەخشێ. ڕاستە لە یەک کات و سادا لە دەستدانی هاوسەری ئازیزم و هاتنە دنیای کچە تاقانەکەم بۆ من تا دوا ڕادە قورس بوو. بەڵام بڕیارە کە هەموو خۆشیەکانی ژیانم لەگەڵ ئەوەی کە خەمی نەبوونی باوکی تەنها بۆ من بێ، خۆشیەکانی بۆ بارین بێت و بارین چێژ لە ژیان ببینێ و بڕیاریشم ماوە بیگەێنمە کەناری ئارامی و جوانی. بۆیە وەکو دایک لەم ڕۆژەیە ئەم ڕۆژەی لێ پیرۆزەکەم بە هیوام بتوانم هەموو ساڵێک مۆمێک بۆ تەمەند درێژی هەڵبکەم. بارین نمونەیەکە لە نمونەی ئەو هەزاران منداڵی کە باوکیان لە پێناو خاک و خەڵکی کوردستاندا شەهید بووە و سەدان چیرۆکی جۆرا و جۆریان لە پاش خۆیان بەجێهێشتووە. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکومەتی هەرێمی کوردستانیش دەڵێت دەبێت ڕێزی شایستە لە کەسوکاری شەهیدان بگیرێت. بۆ ئەوەی ڕۆحی شەهیدەکان ئاسوودە بێت، بۆی ئەم مناڵانە بە شێوەیەکی تەندروست گەورە ببن، پێویستە ساڵانە بۆ هەموو ئەو مناڵانە مەراسیمی وارێک بخرێت، پێداویستیەکانیان دابین بکرێت، ژیانی شایستەیان بۆ فراهەم بکرێت بۆی بتوانن درێژە پێدەری ڕێبازەکەی باوشان بن. ئێمە ئێستا خەریکی ئامادەکردنی یاسای پاراستنی مناڵین. لەم پرۆژەیە مافی هەموو مناڵانی کوردستان بە هەموو چون و توێژەکانەوە تیا پارێزراوە. جەنگ ڕوو لە هەر ناوچەیەک بکات، سەدان چیرۆکی تراژیدی لە پاش خۆی بەجێ دەهێڵێت. بارینێکێکە لەو چیرۆکە تراژیدیانەی کە جەنگی داعش دەرهێنەرەکەیەتی بە جۆرێک لە ڕۆژی لە دایکبوونیدا باوکی شەهید دەبێت. هەروەها بڕیاری شەهید ئاسۆشێکێکی دیکەیە لەو چیرۆکە تراژیدیانەی کە لە ئاکامی جەنگی داعش دروست بوو و دەنگدانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا. کاتێک لە 25 ئابی ئەم ساڵدا منداڵێکی 4 ساڵان بە ناوی بڕیار پاش ئەوەی باوکی شەهید دەبێت تووشی خەمۆکیەکی قوڵ بوو. بۆ وەرگرتنی چارەسەر ڕەوانەی نەخۆشخانە کرا، بەڵام تەنها 2 ڕۆژ لە نەخۆشخانە مایەوە و گیانی لەدەستدا و لە پاڵ باوکی نێژرا. ئەمەش کاردانەوەی بەرفراوانی لەسەر ئاستی سەرجەمچین و توێژەکان بە دوای خۆی داهێنا. وەک شارەزایانیش دەڵێن بۆ لەبیرکردنی مێژوو و هێشتنەوەی کارساتەکانی جەنگی داعش بە قەبارەی خۆی پێویستە سەرجەمی چیرۆکەکانی هاوشەوی بارین و بڕیاری شەهید ئاسۆ کۆ بکرێتەوە و بڵاو بکرێن. ڕاستی حەمامی کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.